ئامادەبوانی بەڕێز بەخێر بن بۆ ئەم خولەی من کتێبم خۆشەوێت. ئێمە لەم کاتە ئەم خولەمان کردەوە کە حکوومەتەکەتان دەستی کردووە بە شۆڕشێکی چاکسازی فراوان لە کەرتی جیاجا لە هەرێمی کوردستان کە بریتیە لە چاکسازی لە وەزارەتی دارایی و ئابووریەوە کە بەشێکی پێک دێ لە چاکسازی لە سیستمی باج و نوێگەری لە سیستمی بەڕێوەبردننی گومرک لە داڕشتنەوەی هەیکەلیەتی وەزارەت و بە سیستمکردنی پرۆسەی ئیدارەدانی دارایی هەرێمەکەمان و لە هەمان کاتدا بە سیستمی میلاکاتی حکوومەتەکەمانە ئەچینەوە و بندیوار و دوو موچە و سێ موچەی نایاساییش ناهێڵین بە پەیڕەوکردنی سیستمی بایۆمەتری و لە هەنگاو هەوڵ دەدەین بۆ گونجاندنی حەجمی حکوومەتەکەمان لەگەڵ ئەو ئەرکەی کە پێی سپێرراوە تاکو بەرهەمی حکوومەتەکەمان لەگەڵ حەجمەکەیا بگونجێت. چاکسازی تریش هی بەرچاو بەڕێوەیە لە کەرتەکانی کارەبا و لە پێناوی گەڕانەوەی دادپەروەری لە سیستمێکی سۆشیاڵی نوێ و سیستمێکی خاننشینی نوێ کە هەردوو ئەم چاکسازیانە بە هاوکاری تیمی پسپۆری وەڵد بانک کە بانکی جیهان هەنگاوی گرنگمان بۆ ناوە و دەستمان پێی کردووە. ئەمانە هەمویان لە هاوشانی هەنگاوەکانی ترن کە لە کەرتی پەروەردەیە ئەنجامەدرێت بۆ چۆنیەتی بەرزکردنی ئاستی زانستی و تێگەیشتنی مامۆستاکانمان و چۆنیەتی پەیڕەوکردنی یان بەهێزکردنی مامۆستاکانمان لە هەرێمی کوردستان لە کەرتی خوێندنی باڵاش هەروەها کە چۆن گۆڕانکاری بە شێوازی قبول بکەین لە زانکۆکانمان و زانکۆکانمان بگونجێنین لەگەڵ پێداویستەکانی بازاڕی کارەوە. لە هەمان کاتیشدا چاکسازی لە وەزارەتی پێشمەرگە و کەرتی سەربازیش دەست پێکراوە کە بە هاوکاری ڕاوێژکارانی سەربازی جەیشی وڵاتانی ئەمریکا و بەریتانیا و ئەڵمانیا نەخشەڕێگایەکی تۆکمە ئامادە کراوە و خۆشبەختانە لە ئەنجومەنی وەزیران لەم دواکۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران پەسەندمان کرد. لە کاتێکدا کە هەوڵمان داوە ئەو لێڵی و گومانانەی کە هەن لەسەر کەرتی نەوت و گاز کەم بکەینەوە بە بانکێشکردنی گەورە کۆمپانیاکانی وردبینی جیهان بۆ وردبینیکردن لە تەواوی پرۆسەی بەرهەمێنان و گواستنەوە و فرۆشتنی نەوتی کوردستان و چۆنیەتی بەکارهێنانی داهاتەکەیەوە. هەموو ئەم هەنگاوانە گرنگن و جددین و بەرجەستەن و لە پێناوی بەدیهێنانی حکومڕانیەکی دروست و تەندروست و حکومڕانیەک کە لە پێناوی گەیاندنی خزمەتێکی باشترە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان. ئەم هەوڵانە گرنگن و لە پێناوی بەرەو پێشبردننی حکومڕانین لە کوردستان، بەڵام چاکسازی نابێت تەنها لە کەرتی گشتیدا بێت و بریتی بێ لە گۆڕینی سیستم و ڕێنمایی و پەیڕە و هیتر. دەبێ هەوڵ بدەین بۆ بەرەو پێشبردننی کۆمەلگامان لە کوردستان. ئەمەش بە هوشیارترکردنەوەی کۆمەلگامان دەبێت، بە بەدیهێنانی کۆمەلگایەکی خوێنەوار و هوشیار و ڕوئیابین دەبێت. بەرنامەی من کتێبم خۆش دەوێت هەنگاوێکی بچووکە لە پێناوی ئەم ئامانجە گەورەیە. بەرنامەی من کتێبم خۆش دەوێت تەنها لە پێناوی ئاشناکردنی قوتابی و کتێب نییە، بەڵکو لە پێناوی هوشیارکردنەوەی خوێنکارانە. لە دنیای جیهانگیری و سەردەمی تەکنۆلۆژیا کە بە ئاسانی دەبیتە خاوەنی زانیاریەکی بەسوود لە زۆر شوێنە کتێب بایەخی جارانی نەماوە. بۆیە گرنگیدان بە کتێب ڕێگایەکە بەرەو ئامانجی گەشەپێدانی کۆمەڵگاکەمان. ئامانجی گەشەپێدانینەوەیکی نوێ کە مێشکان کراوە بێت، کە بوێر بن و پرسیار بکەن، تەحەدای پرینسیپە چەسپێنراوەکانمان بکەن، ڕەخنەگر بن بەڵام ڕەخنەی بنیادنەر نەک ڕەخنەی ڕوخێنەر، بە کوێری باوەڕ بە قسەکانی من و کەسانی تری سیاسی نەکەن، بەڵکو خۆیان ڕێگا بدۆزنەوە بۆ پشتڕاستکردنی قسەکانمان. کتێب و خۆشەویستی بۆ کتێب، خۆشەویستی بۆ خوێندنەوە و بۆ فێربوون، بۆ پرسیارکردن و هوشیاربوون کۆمەلگامان لە ڕووی فکر و تواناوە دەوڵەمەند دەکات. کۆمەلگایەکی بیرمەند و هوشیار ستونێکی بەهێزی وڵاتێکی پێشکەوتوو بەهێزە. دوورمان دەخاتەوە لە بۆچوونی تونڕەوی. بۆی لێرەوە دەستخۆشی لە هەموو بەشداربووانی ئەم بەرنامەیە دەکەم، لە خوێنکار و قوتابیەکان، لە دایک و باوکیان، لە قوتابخانەکان و مامۆستاکان
کە ڕۆڵیان هەبووە لە گەشەپێدانی هۆشیاریکردنی نەوەی نوێمان. ڕاستە ئەمڕۆ براوەی کێبڕکێکە ڕائەگەیەنین، بەڵام حەزەکەم هەمووتان خۆتان بە براوە بزانن. هیوادارم بتوانن بەردەوام بن لە پشتیوانیتان بۆ ئەم هەنگاوە هاوشێوەکانی. سوپاسی پارێزگاری هەولێر دەکەم، سوپاسی برای بەڕێزم کاک دکتۆر پشتیوان دەکەم، وەزیری پەروەردە کە زۆر بەداخەوە نەیتوانی لەگەڵماندا بێ ئەمڕۆ. سوپاسی قایمقام و بەڕێوەبەری پەروەردەکانی سۆران و مێرگەسۆر و چۆمان و ڕواندز دەکەم بۆ پشتیوانی و ماندووبوونیان. سوپاسی لیژنەی هەڵسەنگاندن دەکەم بۆ بەخشینی شارەزایی و پسپۆڕیان. سوپاسی ڕێکخراوەکانەکەم کە هاوکار بوونە لەم پرۆسەیەدا کە خۆبەخشانە کتێبیان کۆ کردووەتەوە و پێشکەش بە قوتابخانەکانیان کردووە کە ڕێکخراوی سۆز و ڕێکخراوی ڕۆژهەڵاتی ناوڕاست بۆ ئاشتی و ڕێکخراوی کچانی کتێب دەستخۆشیان لێ یەکەم. دەستخۆشی لە بەشی گەنجانی ئەنجومەنی وەزیرانەکەم و لە کۆتاییدا داوا لە وەزارەتی پەروەردە دەکەین کە پەرە بەم کارانە بدەن و بیکەن بە بەشێک لە بەرنامەی پەروەردەکردنی نەوەی نوێمان. داوا لە قوتابیانی بەڕێزەکەم لە عەزیزەکەم لە فێرخواز عەزیزەکانەکەم کە هەمیشە هەوڵ بدەن مێشکتان کراوە بێت، هەمیشە هەوڵ بدەن تەسکبین نەبن، هەمیشە هەوڵ بدەن دووربین بن، هەمیشە هەوڵ بدەن ئاستی تێگەیشتنی خۆتان لەسەر هەر بابەتێک فراوان بێ و بیر گوێ لە ڕەئی جیاواز بگرن و هەمیشە تەحەمڵتان هەبێ لە ڕەیەک کە ڕەنگ بێ دوور بێ لەو ڕەئی کە پێی ڕاهات بن. بۆیە دەستخۆشی لە هەموو لایەکەکەم، سوپاستانەکەم بۆ بەشداربوونن و پیرۆزبایی لە گشت قوتابی و قوتابخانەکان و مامۆستا بەڕێزەکانەکەم هەر شاد و هەر سەربەرز و سەرکەوتوو بن.